ئەمڕۆ ڕۆژی جیهانی دەستشتنە بێگومان وەک ئەزانین هەر یەکێک لە ئێمە دەستشتێن هەر لە تەمەنێکی زۆر مناڵیەوە کاتێک کە فێری مناڵەکانەکرێن سوودێکی گرنگی خۆی هەیە ڕەنگە لە بوارە تەندروستیەکەیەوە ئەگەر باسی بکەی زۆربەی گرفتە تەندروستیەکان بەهۆی ئەوەیە کە پاک و خاوێن دەستەکان ڕانەگرین ڕەنگە هۆکارێکی سەرەکی بن دەستەکانمان بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ نەخۆشیەکان بگوازنەوە بۆ ئێمە جا ڕۆژی جیهانی دەستشتن لە ساڵی 2008ەوە ئەم ڕۆژە دەستنیشان کراوە و بە پێویستدانراوە کە ڕۆژێکی وا دەستنیشان بکەن بۆ ئەوەی کە وەکو هاندانێک بێ وەکو هۆشیارکردنەوەیەک بێ بۆ خەڵکی بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بەم بابەتە بدەن لە نێویشاندا زۆرتر ئامانجی سەرەکی لە دەستشتنی مناڵەکان بۆ چونکەوە گەزانرێت کە مناڵ زۆر درک بۆ بابەتانە ناکە کە پەیوەندی بە پاک و خاوێنیەوە هەیە بۆیە هەوڵدراوە کە زۆرترین کار لەسەر مناڵەکان بکرێت ئەم هەوڵەش لە 2008ەوە تاوەکو ئێستا هەفتا وڵاتی جیهانی گرتوۆتەوە کە بە شێوازێکی زۆر باش کار لەسەر ئەم بابەتە بکەن جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆی چڕوپڕ لەسەر ڕۆژە جیهانیەکە ئەکەین و هەروەها گفتوگۆش لەسەر ئەوەکەین کە چۆن مناڵەکانمان لە تەمەنێکی مناڵیەوە ڕابێنین بەوەی کە پاک و خاوێن بن گرنگی زۆر بە دەستشتن بدەن بە پێکمان دەستشتن ڕۆژە جیهانیەکە کە دەستنیشان کراوە تەنها بە ئاو نییە بەڵکو بە سابوونە بۆ ئەوەی کە بە پاکترین شێواز دەستەکان ڕابگری ئێمە ئەمڕۆ گفتوگۆی چڕوپڕ لەسەر ئەم بابەتەکەین بە میوانداری بەڕێز ئیبراهیم ئەحمەد بەڕێزیان پسپۆری خۆپاراستن و ئەندامی لیژنەی تەندروستی خوێندنگەکان و ئێستا لەگەڵمان ئامادە مامۆستا ئیبراهیم ئەم کاتت بەخێربێت سەرچاوان مامۆستا ئیبراهیم ئەگەر حەز بکەیت دەست پێک خۆت لەسەر ڕۆژی جیهانی دەستشتنەکە کورتێکمان بۆ باس بکەیت دواتر ئەچینە سەر ناوەڕۆکی دەستان خۆش بێ دیارە ڕێکخراوی تەندروستی جیهانی یا یونیسێف ئەو هەموو مناسبەی دانا ئەو هەموو بۆنەوە ئاهەنگەی دانا بۆی کە ڕۆژی شێرپەنجەی ممکە ڕۆژی دەستشتنی جیهانیە ڕۆژی بەرەنگاربوونەوەی نێرگە لە وجگەرە کێشانە ڕۆژی ئەیدزە ڕۆژی بەرەنگاربوونەوەی هەوکنجگەری ڤایرۆسی هەیە ئەگەر بزانێن مناسبانە بۆچی دانراوە لە ڕاستیە هەرێکێک لە مناسبانە باگراوندێکی یا پێشینەیەکی زۆر خراپی لە کۆمەڵگای نێودەوڵەتیە هەبووە کە دەیان و سەدان جۆر نەخۆشی لێ بڵاو بووتەوە ئەو جاهاتوو ڕۆژی دەستنی جیهانی داناوە من ئەتوانم لێرەوە بە ئەژمار بڵێم لە 175 ئەو نەخۆشیانەی بەکتریا کە لە ماڵەکانە بڵاو بێتەوە سکچون و ڕشانەوە دروستەکە هۆکارەکەی دەست نەشتنە جا لە ڕاستیەکەی مەسەڵەن ڕێکخراوی تەندروستی جیهانی ناچار بووە ڕۆژێکی جیهانی ئەوەندە گرنگی بۆ دابنێ کە لە مناسبەکانە لە قوتابخانەکانە لە شوێنە گشتیەکانە ئەمە یاد بکرێتەوە چکە ئەهمیەتی تایبەتی خۆی هەیە بەڕاستی لە شتانە شارمەوە ئێستا بۆ بە کەڵچەر بۆ بە کەلتور بۆ بە بیهێڤیر بۆ بە جۆرێک لە سلوک ئەتیتیوتت یعنی بووە بە شێوەیەک ئەگەر ئەرزانێ باشە بەڵام جێبەجێ ناکە ئەرزان دەشتن شتێکی باش جێبەجێ ناکە وەکو کەڵچەرە کۆنەکە پێی وایە هەب سابوونی لە دەستی باوبەر ئاوەکە ئێستا سابوون و دیتۆڵەوانە ڕەنگە ماوەیەکی بڕۆنە مێژۆ لەسەر دەستشتن ئێستا سابوونی شل هەیە ئێستا مەوادی زۆر باشەیە ئێستا قوتابخانەکان مەسەلەن خۆشبەختانە بەو پێی کە هاتوچوانەکەن هەندێکیان زۆر بەباشی مەوادی دەستشتن و مەخسە لە ئەوانیان داناوە بەڵام ئەم تەکنیکە ئەم کۆمنیکیشنە ئەم هاماهەنگی لە بینی ماڵەکان و قوتابخانەکان و بازار و مارکێتینان نییە بەڕاستی بۆچی نییە لەبەرەوەی کە بەڕاستی چۆن ئێستا من لەم بەرنامەی ئێوە پێش 10 ساڵ لێرە دانیشتون باسی نێرگەلە و جگەرە کێشانمان کرد بە ئەهمیەتێکی زۆرمان پێ نەدا بوو پێمانە بوو خەڵک نابێ بە کەڵچەرە ئێستا لە وڵاتی ئێمەیە هەزاران خەڵک بە ئاسانی بە وەکو مارکت بۆ هێنە ماڵەوە بە خەڵوزەکە بۆ هێنە ماڵەوە سەوای لە تۆ لە شوێنە گشتەکانە قەدەغی بکەی ئێستا ئیجازەی پێدرێ مەسەلێ دەستنی شوایە لە تاریخە مەسەلەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی نەتەوایەتی کوردیشەوە دەستشتن ئەهمیەتی کتابەتی خۆی هەبوو لە ژیانی مرۆڤایەتیە بەڵام وەرە ئێستا حسای لە من وەربگرە بڵێ ڕۆژەی سکچوون بۆ لە مانگی بۆ لە 15 تا 15 کێرفی سکچوون لە هەرێمی کوردستانە بەرزە بێتەوە لە 4 پارێزگای بەشێکی وەکاری دەستنشتنە بەڵێکێک لەوانەیە ئەوەیە کە مەسەلەن کەسبەکانمان جیاوازی هەیە ڕەنگە تۆ لە ڕۆژێکا پێویستی بە 4 دەستشتن هەبێ بەڵام کەسبکارێک کارگەرێکی بازار پێویستی بە 15 دەستشتن هەبێ یا ئەوەی مەسەلەن دەستشتن بۆ خۆی مستەڵەحەکە لە عملیات و لە بەنج و لەو شتانەیە هەر دەستشتن عملیەکی تایبەتە ئەڵە دەستشتن تەواو بوو ینی ئامادە بوون ئەوەندە گرنگە بۆی کە مەسەلەن تۆ بتوانی لەگەڵ خەڵکی شکێ بەداخەوە ئێستا وای لێ هاتووە دەستشتن ئەو ئالێتە کۆنانەی مەسەلەن خەڵک لە بازاڕایە تایوەرە چایەکە خواتەوە 5-6 جار لەگەڵ برادەرەکانی کۆمنیکیشن و تەوقاکە تەزبیحەکەی لێوەرەگرێت دەست بە چاو جوو دەمولوتیەوەدا
بەڵام ئەم کەسە سەعات 12 نیوەڕۆ یا 6 وەرە لە ماڵەوەیە کێ لە ماڵەوەی ئافرەتێکی دووجیان ژنێکی دووجیان مناڵێکی ساوا لە ناولانکەیان کەسێکە کە جیازی مەناعی دابەزیوە خۆی ئەسڵەن پێویستی بە پارێزگاریکردن هەیە هەر بە ماچکردنێکی بە دەست پێودانی موبایل و تەزبیح و لاپتۆپەکەی بۆ ئالەتانی کە لە دەرەوە دەستی نەشتۆ یەکەم جار کە داخلی ماڵ بووە ئەبێتە سکچون و ڕشانە بۆ ماوەی هەفتەیەک بۆ ماوەی مانگێ مداولەکە لەو ماڵە دووبارە بێتەوە بۆ چوونەکان وا بێ کە تەنها بێ ئەو پیسە بە دەستەوە دیار بێ ئەنجا ئەڵێن دەستمان پیس بووە دەست ئەشۆرێت هەریکێک لەم بابەتانی کە ئاماژەت پێکرد کەسێک بۆ ماوەیەکی زۆر لە دەرەوەیەتەوە لەگەڵ هاوڕێکانی ئەکات تر ئەگەر چا بخواتەوە تەزبیحی پێبێ ئەمانە هەڵگیری چ جۆرێک لە خۆشی ئەتوانرێت لەم ڕێگەیەوە بگوازرێتەوە بۆ کەسەکان لە ڕاستیە هەرێکەی کە هەتا زۆر لە ساغش بین خەڵکێکی عادی خۆشمان ئێمەش 50 بۆ 100 جۆر بەکتریا لە هەموو چاولت و جێ و دەمولت و جیازەکانی ترا بە بەردەوام هەیە لە حاڵەتی ئاسایی ئەم بەکتریانە پیانەڵێن نۆرمەل فلۆرایانی بەکتریا بێزیانەکان بەزەم بەکتریانە ناوێکی تریشیان هەیە پیانەڵە پرچونستی بەکتریانی بەکتریا دووڕوەکان چ کاتێ بێزیان چ کاتێ دووڕوون ئەو کاتێک کە ئینسان تەندروستی باش بێ و دەستی باش بێ و تێکەڵاوبوونی خەڵک بە ئەهمیەت وەربگرێ ئەو کاتەمانە بێزیانن بەڵام هەر کاتێ جیازی بەرگری لە مرۆڤ بە شێوە لە شێوەکانی باری دەرونیە سکشونە ڕشانەوەیە نەخۆشی کۆلێرایە کۆرۆنایە ئەنفلۆنزایە جیازی بەرگریرا ئەو بەکتریا بێزیانانە ئەبن بە دووڕوو لە شوێنی ترەوە التیابات و گەشاکەن و زۆرە بن و دروستە بنەوە لەبەرەوە عادەتەن مەسەلەن تۆ هەر لە شەگێلای چەند شەکۆلا ئیکۆلای جاردیامۆنێ لە ئەمانەی فیلۆکۆکای سترپتۆکۆکای ئەمان هەموو ناوی بەکتریان زۆر بە ئاسانی گەشاکەن ئەگەر جوێکیان بۆ بڕخسێنی بە ئاسانی بخیتە ناو قورگ و دەمولوت و ڕیخۆڵی ئینسانەوە ئەمان لە چیەوە بێ یەکەم شت تاوقەکردنە کە موبایلە لاپتۆپە جیازی ئەوەی دەرەوەی کە تۆ باوشپیاکردن و ماچکردنە ئەمانە وردەوردە ڕێژێ و بەکتریانە زیاد دەکات لە بەکتریایکی نۆرمەڵەوە کە عادەتەکەی زیادی کرد بۆ نمونە لە خواردنە خواردنێک احتیاجی نسبەتێک بەکتریای تایە ڕێژەیەکی بەکتریای تایە کە نەخۆشخەر نییە بۆ هەمومان کە لەو مەتەمانە دانیشتوین کاتێک کە نسبەتی ئەو بەکتریایە لە سانتیمەترە مکعبە 100,000 کۆلۆنی زیادی کرد هەم بەکتریا ڕێژەی تایبەتی خۆیە تەبان نەخۆشخەر بێ کە ڕێژەی و بەکتریای زیادی کرد ئەو کاتە خواردمان لە ڕێگەی خواردنەوە لە ڕێگەی ماچکردن تەوقەکردنەوە لە ڕێگەی ئاو خواردنەوە لە ڕێگەی کۆمونیکیشنەوە ئەو نسبەتە زیادی کرد بە سکشن و ڕشانەوە کە ئێستا هەیە لە نەخۆشخانەکانە مناڵی خوارد 5 ساڵ عددێکی زۆر داخلی خەسانە کرێ هەمووشی ئێمن بۆیانە بینە ماڵەوە بەڕاستی مناڵێکی ساوانەوە لە دەرەوە بگەڕە پیاسە بکە کۆمونیکیشنی نییە ئەوە ئێمن لە دەرەوە هەموو عادەت و ڕەفتار و تەقالیدەکانمان پێمان وایە هیچمان نەبردو دەستی هەر هەمومان ئێستا کە لێرە دانیشتوین وەرە پشکنینی بۆ بکە ڕێژێک بەکتریای پێوەیە موبایلەکان و لاپتۆپەکان پێوەی کاک برایم زۆر جار باسی ئەوەشە کردڵەن کەسێک گەر تەوقەیەک لەگەڵی کێکا بکە و یەک سەر بچێ دەستی بشا و دەست باتە موبایلەکەی بچێ دەستی بشا ئێمە زۆر جار لەناو کۆمەڵگەی خۆمان ئەڵێنم کەسانە کەسانی واسواسن بەڵام خۆی لە بنەڕەتدا ڕەنگە ئەو ڕێگاتەمیز پاک و تەمیز بێ وانە وایە یعنی لە بنەڕەتدا وایە دەستمان نایشتێ لەو بابەتانە کەسە دەستمان بشوێنەوە قسەیەکی جوان ئەو کاتێک کە ئینسان پێویستی بەوە بوو کە منداڵێک پاک بکاتەوە پێویستی بەوە بوو کە نەخۆشەوانی بکاتیان خزمەتی نەخۆشیە بکە پێویستی هەبوو پیر و پەکەوتەیەک بگوازێتە بۆ شوێنێکی تر ئەو کاتێک کە پێویست بوو دەست بۆ چاو جۆلوت و دەمی ببا پێویستە دەستی شت بێ شەرت نێت و هەموو کاتی هەر دەستی بارچێودای ناکرێ کارێک لە بازاڕە تا ئێوارە 200,000 ئالەت و بلۆک و چیمتۆ کارێکە پێویست ناکە دوای هەموو هەڵگرتن دەستی بشوانە لە بەرەوەی پێویستی بەوە نەبوو دەست بۆ چاو جۆ دەمولوتی بەرێ بەڵام ئێمە لە ناو نەخۆشخانەوە لە ماڵەکانە تەمەنەکانمان جیاوازە ئەم تەمەنانە هەندێکیان معارضن بۆی زیاتر تووشی نەخۆشی ببن ڕەنگە لە تەمەنی ئێوەیە کە چنە بازار جیازی بەرگری لە شتان ئەوەندە بەهێز بێ کۆمەڵە بەکتریا هەر پێنە کێشە نەبێ بۆتان بەڵام کە ئێنیتە ماڵەوە بڵاو بێتەوە با نمونێکی زیندویتر بێنینەوە کە لە خێزانێکە ئەنفلۆنزایەکەی کەسێک ئەنفلۆنزای زۆر بە توندی بە کۆکە و بە تاو بە لەرزەوە گرتوێتی دانێک شەنتۆزی هەر احتیاجی تایەکی هەیە و کۆکێکی بەسیتی هەیە سیانەکەی تریان هیچ ئاعراض و علاماتێکی نەخۆشیان پێوە دیار نییە ئەمە نیشانەیەوە نیە سیانێکی تر نیان گرتووە بەکتریا و ڤایرۆسەکان پێوە نییە نەخێر ئەمە جیازی بەرگریان زۆر بەهێزە یا کوتراون یان کێشەیەکیان نیە و نیان گرتووە بەڵام هەر ئەو سیانەی تر معارضن بۆی بگوازنەوە بۆ گەڕێکێکی تر بۆ ماڵێکی تر بۆ کەسوکارێکی تر بۆ خزمێکی لە ڕێگەی تەوقەکردن و ماچکردنەوە وەکەوە کۆرۆناکە کە وەڕاستی ئەمە زەحمەتێکی زۆرمان کێشاڵەوەی کە ئالێتێک دروست بکەین کە ئایا ئەم کۆرۆنایە بۆچی هەتا ئەم دقەی کە من لێرەم هەرچەنە کێرفی مردن و نەخۆشخستنی لاواز بووە بەڵام هەر ماوە هەر بڵاو بێتەوە
بۆی خەڵک خۆی بکتێ خەڵک پارێزە دەستشتن و کەمامە بەکاریان ئەو شتانەی تر مەسئلەی بەکتریا هەمووی هەروایە کەواتە دەستشتن ئالێتێکە ئەتوانم بڵێم لە 170 بۆ 85 مناڵ و ژن و کەسی کاسبکار و ئەوانەی ماڵەوە لە نەخۆشی سکشون وڕشانەوە ئەپارێزێت جگە لە نەخۆشیەکانی تریش بۆ دڵنیا شتانەکەم مستەڵحێکەیە بە ئینگلیزی فیکەڵ ئۆرەڵە ینی تۆ ئیلا ئەبێ ئەو بەکتریا و ڤایرۆس و پیسایانە بخەیتە ناو دەمی کەسێکەوە ئەو جا نەخۆشەکەوێ ئەم ئالێتە چۆنە تەوقەکردنە ئەم ئالێتە چۆنە هێنانەوەی ئەو کەلوپەلوشمەکەی بازاڕەکە تۆ لەو قارباڵخی هەزاران خەڵکە میوە و سەوزا ئەکڕی هێنیتەوە ئێستا نظامی هەسەپێ لە عالەما جێبەجێکرێ 5-6 حرفە Hazard Analysis Critical Control Point ئەم پوینتە چیە؟ ئەمە نظامێکە لە حەقلەوە بۆ مستەهلك یعنی لە حەقلەوە کە جۆرەکەی مانگایە سەوزەیە میوەی ئامادەکەی هەتا ئەگاتە سەر سفرەکە کۆمەڵی ئیجراعاتی زۆر توند لەگەڵیان هەیە ئیتر ئێمە تەفتیشەکەین دکتۆری ڤێتەرنەریە تەفتیشەکات خەڵکیش شارەزایە خواردنەکان تەفتیشەکە هەتا ئەگاتە ماڵان ئەم ڕێگەیە بە سەدان زۆر بەکتریا ڤایرۆسی تێچە تاگاتە مستەهلك و بەکاربەر کە ئێمە لە ماڵ و لەسەر سەڵ گرنگترینشت مەسەلەن تۆ سێوێک زۆر بە جوانی ڕەنگێکی ئاڵووەڵای هەیە لە دارەکەی کاتەوە ئەم جوتیارە لە دارەکەی کاتۆ دەستی نەشتووە ئەم جوتیارە پێشەوەی بهێنێتە بازار و مارکێتینی بکە هەندێک دەرمان و هەندێک سپرای پێوە کردووە بۆی مێشولەوەوانە هەڵنەێنێت کە ئەگاتە بازار مارکێتین ئەوەی کە جوان پەڕۆیەکی پێ و پەڕۆی پڕە لە بەکتریا دەستی پێ ئیسرەت و جوان ڕەنگە شتی ترشی لێبا بە جوانی بۆ تۆی داناوە ئەمە تا هێشتا نەمان کڕیوە لە ناو میوە فرۆشەکە میوە فرۆشەکەش تەوان ئەوی جوانکاریکی تیاکە هەڵیە چنیە خراپەکانی جیاکاتەوە تۆش دانەدانە خۆت هەڵێ بژێری ئەخیتە ناو سەبەتێکی خاتە ناو زەرێکی کاغەزەوە باسی نایلۆن نەکەم ئەێنیتە ماڵە کەێنیتە ماڵە مباشری خەنە سەلاجەکەەوە بۆ خۆیانی و ماڵە پڕە لە بەکتریا ببێ ئەمەیە لە حەقلەوە بۆ مستەهلك ئەمەە هەمووی دەستا و دەستون لە ڕێگەی دەستەوە بوو کەواتە دەستشتنەکە ئالێتەکە ئەتوانی ئەم بەکتریایانە یا جیاکردنەوەی میوە سەوزەکان ئەو بەکتریایە لە کۆڵی خەڵک بکەیتەوە باشە کاک برێمەک و ئەندامی لیژنەی تەندروستی خوێندنگاکان یعنی کاتێک لەنێو خوێندنگاکانە وانەیەک یان بابەتێک هەیە بۆی کە منداڵ فێری دەستن بکرێ مدەی بۆ دیانن یعنی ئەبێ دەستن ستاندار چۆن بێ ینی ئێستا لە هەندێک دیمەنمانە بینی بۆ نمونە 50/50 یان دەستەکان بەم جۆرە ئەشۆن ئەو شلەیەیان ئەو سابوونەی کە بەکار دەهێنرێت دەبێت چۆن بێت ینی زۆر جار من خەڵک ئەزانم ینی خۆمان هەر هاوڕێ بووین تەنانەت تۆ چووی بۆ مزگەوتێک سابوونێکەیە تەنانەت ئەو بۆچوونەمانەیە کە سابوونەکەش پیسە سابوونەکەش میکرۆباویە ئەمانە ڕاستن یان ستاندارێک هەیە لەسەرەوەی کە دەشتن ماوەکی دەبێت چەند گەرم شلەتێن چی قسێکی جوان طبعا ئەو ئەتیادی شلەتێن بێ باشترە بۆ دەستشتن لەبەرەوەی توانای چون ناو خێلەکان و زیاترە لەگەڵ ئەو فوقاعات و بڵقی ئەو شامپۆیی کە هەیە شامپۆ لە سابوون باشترە كحول عادة أنا كحولي كبكارين هيج كحولي قلنا لبعض على صار شخص كم تر كحولي تابع شخص وحفتة وبنز لو زيادة زياني هي بلام لو بينها تحفتة ودو تواني بكاري بيني صابون الشل تواني شامبو بكاري بيني ضلنياتها كم بكتيريا هي لناو صابون شاكات أما معناه وين صابون خرافة بعكس هو خوي شتێکی میکانیکیە ئەمە نهاتوین بەکتریاکە بکوژین بە دیتۆڵ یا بە ئەفو دیتۆڵ بەکارنا ئێستا بە کحولی ئەمە هاتوین طریقێکی میکانیکی ئالێتێکی میکانیکی فیزیکی بەکارێنین بۆی دەستمان بە خلیسکان ئەو کۆمەڵە بەکتێریە ڤایرۆسە بکەوێتە ناو مەغسەلەکەەوە ئەگەنا تۆ بڵێ ئەو مادانی بەکارێنم هەم بەکتێریە ڤایرۆسەکانی کوشتووە ئەمە نییە تۆ لەمە چەکتەوە تا هەموو بینی پەنجەکانی نۆکان چیەکەی پڕ لە شامپۆیەکەی ئەوجا هەڵی گڵوفی بە باشی هەتا کەفەکە کە کەفی کرد ئەو بەکتریانە بۆ خۆی ئینسان بە خلیسکان ئەو بەکتریا ڤایرۆسانە لە ڕێگەی میکانیکیەوە ئەکەوێتە ناو مەغسەلەکەەوە لە کۆڵی ئەمە بێتەوە لانی کە متوانم بڵێم لە ساڵ 95 بۆ 97 ئەم بەکتریا ڤایرۆسانە ئەکەوێتە ناو مەغسەلەکەەوە لەگەڵ شامپۆکەی ئاڕوات کاتی بۆ دیاری کراوە چەندێک ئەم ئەمەلیە ئەنجام ڕاستیە جیاوازی هەیە لە ئێستا مەسەن ستافێکی ئەمەلیات کە نیشتەرگەریەکان ڕەنگە کاتیان زیاتر بووە و هەڵگڵفتن و مەسەلەن شامپۆی زیاتری بێ و کحولی زیاتری بێ بەڵام عادەتەن بۆ خەڵکی ئاسایی و کاسبکاری ئاسایی و خوێندکاری ئاسایی مامۆستاوە ئێمە لە دەرەوە لە مارکێتینە 20 چرکە بەسە بۆەوەی کە بتوانی کە 20 چرکە ئەو ماوەیە کە کەس بەکارێنیانە پێی وایە ئەو 20 چرکەش زۆرە وەکەوەی کە وەسواز باست کرد کاتە نیو ساعتوانە بەڵام پێم وایە 20 چرکەکە ڕخراوی تەنووسی جیانی هەروەی داناوە کە گونجاو بۆ ئەوەی 20 چرکە بتوانی لە مەچەکتەوە هەمووی بەکاربێنی ئەو بەکتریا ڤایرۆسانە هەمووی ئەب بە خلیسکان ئەکەوێتە ناو مەغسەلەکەی و ئەڕوان ناتوانین بڵێن هێشتا ناتوانین بڵێن کوشتومانە بەڵام ستافی دووەم ئەوەیە کە زیاتر تەوقە لەگەڵ خەڵکەکەن یان لەگەڵ داودرمان و نەخۆشەوانیەکەن یان ئەوانەی سەردانی نەخۆش ئەەکەن یان ئەوانەی کە لای نەخۆش دێنەوە
ئەوانەی کە مناڵ پاکەکەنەوە ئەوانەی کە مەسەڵەن لە ڕێگای شوێنەکان کە زیاتر بەکتریا و ڤایرسی تێ ئەمانە بێ مەسەن جگە لە شامپۆ ئەتوانن کحولیش بەکاربێن یان ڕەنگە شامپۆ بەردەست نەبێ ئەم کحولە بەڕاستی توانم بڵم لە سانەوە هەشت ئەگەر نسبەتەکەی لە 62 بێ لە سانەوە هەشت و بەکتریا و ڤایرسانە هەمووی یا گەشیانە وەستێنێ ئێوەتاوەتی ئەیکوژێت ئەگەر بە خلیسکانیش نەڕوە لەبەرەوە لێرە ئەمە بۆ کوژمان بەکارێن نەجگە لە شامپۆکە جۆری کتر هەیە مەسەڵەن ئینسان مداولەی خەڵک زیاترەکە لە بازاڕ زیاترە ئەمان پێویستیان بەدەشتن زیاترێ لەوەی کە ئەوانی کە لە ماڵەوەن ئەوانی کە لە ماڵەوەن بەڕاستی عادەتەن تۆ سەری ماڵێکی پاک و تەمیز بکە مەخسەلەی پاک شوێنی ئامادەکردن ینی من بە زۆر دووشت زۆر دڵخۆشم ئێستا لە سلێمانیا کە بوو بە کەڵچەرێک ئێستا زۆربەی برادران لیانی پرسیم پێش بێن بەرنامەکە تەلەفۆنم بۆ مەجموعەی برادر دۆست کردووە ئەڵەم کە گۆشت و میوەی هێنیتەوە لە کێودانی ئەڵەم باش شوێنێک هەیە دوورە لە سەلاجە و دوورە لە قاپ و قاچاقی شۆرا و دوورە لە شوێنەکانی ترە بۆچی لەبەرەوەی بیشۆینەوە مەسەلەن عەلەگە و زەر پوشتەکانی لە کۆڵ بکەینەوە بخێنە تەنەکەی خۆڵەکەەوە ئەوجا ئامادەیکەن لە شوێنێکی پاکترە دایبنێن لەبەرچی ئەوەت کرد لێم پرسیم بوو ئەوواکەی لەبەر ئەوەیە کە من لە دەرەوە لەگەڵ کۆمەڵی بەکتریا و ڤایرس و فەنگای و فوتڕەکانە هێناومەتە ژوورەوە کە ئیشۆمەوە ئەوانم لە کۆڵە بێتەوە لە شوێنە کادانم بۆی مناڵی هات ئەو شوێنەی تایبەت کراو نابێت کەس دەست بۆ بەرێ ئەمە جێگەی دەستخۆشیە دەستخۆشی خۆشحاڵی تری منەوەیە کە یەکێک لەو ناوی دانگەکان نایان منەکوانی تر پیان ناخۆش بێ کە ڕۆشتم سیچر مناڵی 3 ساڵان زۆر بچوو یەکی بە قاپ کەوچەکە وەستاون یەکی مەترێکیان بینە هەتا دادەکە خواردنەکەیان ئاتی دوای ڕۆشتون هەمویان ئاوەستاون لەسەر کورسیەکە بە تەحمل ئەم سەبرە لەم تەمەنەیە پێش ئەوەی کە دەستشتێکی زۆر جوان فێر کراون هەمووی بە دواییەکە تەبەن کەڵەکە ناکەن لە سەرێک لەسەر مەخسەلەکە جوان دەستێشوە بە جێڵێ ئەو جا برادرێکی ڕۆتە شوێنی یەک حرەکەیەکی ئالیە دوک ئالت تەماشاکە ئەم مناڵانە بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشی لە سلێمانیە کە هەست بکەی ئەمە هەیە زۆر باشە ئاماژەت بە بابەتێکی زۆر گرنگ کرد مامۆستا هەر لە دایانگەکانەوە پێویستەکە مناڵ فێری ئەم بابەتانە بکرێ چونکە ڕەنگە دەست بەجێ بەتایبەت بۆ ئەو مناڵانەی کە قۆناغی یەکی سەرەتایی یانە بەردەوام دایک و باوک ڕەنگە قەلەقەیەکی وای لەلا دروست ببێ کە ئیتر ئەم مناڵی من زۆر تێکەڵ ئەبێ ئەچێتە ناو خوێندنگەکانەوە لە ناو خوێندنگەکانە چۆنە گرنگی بەم بابەتانە دراوە گرنگی بە شامپۆ دراوە لە شوێنی دەستشتنەکان بۆ ئەوی کە مناڵ هەمیشە دەستی بشوە تا چەند گرنگی بە هۆشیارکردنەوەی مناڵەکانە درێ لە نێووانەکانە بەشێک لەوانەکان یاخود دەستپێکی وانەکان تەرخان کراوە بۆ ئەم بابەتە دوو پرسیاری زۆر مهمە بەڕاستی کە ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەین یەکیان ئەوەیە کە باسی بیهێڤێر و سلوکمان کرد دەستشتن نەکەی بە سلوک لە ناو کۆمەڵگای کوردیا بەڕاستی ناتوانانی خۆمان پارێزین لە بەکتریا و ڤایرس ئێستا نەبوو بە کەڵچەر نەبوو بە بیهێڤێر نەبوو بە سلوک کە ئەوەی دەستشتن ببێتە ئەولویەت و للبابی ئەوەی کە ئینسان پێش هەموو شتە دەستی بشوە کە گەڕایەوە لە ماڵەوە مەسەلەن هەتا ئێستا با سلوکی تر بگۆڕێن خەڵک دێتە نەخۆشخانەکان کێشەی گەورەی ئێمە ئەوەیە خەڵک هاتە نەخۆشخانەکان ئەبێ خۆی شت بێ جلەکانی ئوتو کردی بێ بەکتریا و ڤایرسی پێوە نەبێ چونکە ئەوانی کە لە خستانەکانان نەخۆش جیازی بەرگریان دابەزی برینەکانیان کراوەیە جاروە 2 مانگ 3 مانگ ئەمێنێتەوە فەتحی دەماغی بۆ کراوە مێشکی کراوەتەوە گوچیلەی کراوەتەوە تۆ دەی لە بازاڕەوە یەکسەر لە مارکێتینەوە دێت سەدای نەخۆشەکەی ئەو ناولاشی ماچەکەی ئەمە کێشەی ئێمەیە ئەو سمبا بیرم نەچێت بەڕاستی زۆر مهمە بۆ ئێمە خستانەکانی من پارێزراو بێ مەسئلەی بۆی ببێ بە بیهێڤێر بێ بە ئەتیتیوتد یانی سلوک ئەبێ لە دایانگە و لە بەخچەکانەوە ئێمە لەگەڵ مناڵ دەست پێ بکەین کە بە شێوەی لە شێوەکان ئێستا ئەوەشم پرسیوە ئەوەی کە لە قوتابخانە یا لە یەکی سەرەتایی فێر کراوە لەگەڵ بەخچەکان جانتاکەی دانە ڕاکە لەسەر مەخسەلەکە دەستێ شوا و جایێتەوە بۆ ناخواردن ئەبێ ئەوە بکەین بە سلوک بۆی گەورەکان شوێر بن گەورەکان بەڕاستی بەداخەوە وەکوتم لە ڕووی ئاینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە فەرز کراوە بە سەرا 5 دەستێژ بگرێ بڵایەن تەماشاکەی هەر گواستنەوەی نەخۆشەکە هەرەکە وەکو فەرز جێبەجێیەکە نازانین ئاویش دەست بەتەنیا ناشۆردرەوانیە کاک برایم تۆ بڵی بەس کەم بەدەستمام ئەمە هەیە نەخێر وانە ئاوی گەرمیش بێ و ساردیش بێ بۆ خۆی بەرە بەڵام دروستی 100% نەخێ دروستە لە 100 بەکارێنانی ناچاریە ینی تو مەسەلەن بەکاری بێنی باشترە ئێمە باسمان لە میکانی کرد متمانە شامپۆنە جگە لە کحولنە سابوونەکان بەکتریاکان ناکوژێ میکانیکیە خلیسکانە هەمووی کەوتە ناو بەڵام بە ئاو ڕەنگە نەتوانی ئەو خلیسکانە پاکویتەوە لەبەرەوە مەسەلەن من هەموو جار دووبارێکم لە دایانگەوە بۆ کەسێکی گەورە ببێ بە سلوک کە بوو بە سلوک بەڕاستی بوو بە بیهێڤێر ئەو کاتە ڕێزەی لە سانەوەدی نەخۆشەکان سکچون و ڕشانەوە بە تایبەت کە هەموو جار باسێکم ئێمە دڵنیاتانەکە مناڵێکە توش سکچونە بێ لە ماڵێکە تەمەنی 2 ساڵانە ئەزمەیەکی مالی بۆ ماڵەکە دروستەکە ئەزمەیەکی
گەورە بۆ ئێمە لە نەخۆشخانەکانە دروستەکە نەخۆشەخوانی ئەبێ بۆ بکەیت وجا بودجێ ئەو مانگەت ئەبێ لە مناڵێکی 2 ساڵانە سەرف بکەیت لەبەرچی لەبەرەوەی شیری خۆی نەداوە پێی مەمە شتەکانی کە قەت بە باشی تاقیم ناکرێت کەس ناتوانێت مەمە تاقیم بکە شیری دایکەی نەداوەتی ئەمانە بە سکچوون وەرە مانگونیە 20 ڕۆژ لە خستخانە ئەمێنێتەوە خستخانەی مناڵان هەرکی گەورەی بۆ کارمەند تەندروستی بۆ دکتۆر بۆ دەوڵەت بۆ حکوومەت بۆ ئێمەش هەتا بۆ خاوەنی خێزانەکەش لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی لە ڕووی هەتا لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشەی گەورەی بۆ دروستە بێ وەڵام مناڵێکم 2 ساڵانە نەخۆشە هەمووشی سەبەبەکەی دەستشتن و هێنانەوەی بەکتریا و ڤایرەسە بۆ ناو ماڵەکانی خۆمان بڕگەکانی تری بەڕاستی لە قوتابخانەکانە ئەوەی کە من ببینم هەموو قوتابخانەیەک WC و شوێنی دەستشتن و مەخسەلەی تەواوی نییە قوتابخانەیە کە 750 بۆ 1000 خوێندکاری تیا بێ 2 داوامی هەبێ یا 3 داوامی هەبێ ئەمانە زۆر زەحمەتە بتوانی کۆنتترۆڵی بە تەواوەتی هەرچەندە ماوەکەی کەمە 3-4 ساعتێکە بتوانی کۆنتترۆڵی تەواوی ئەوە بکەیت ئەمە جگەلەوەی ئەو جۆرە خواردنەوەی کە ئامادە کرێ دەستی ناشوە خواردنەکە ئەخوات کێشەکەشمانەوەی عادەتەن incubation period ینی مودەی حەزانە یان دایەنگەی بەکتریا جیاوازە لە بەکتریایەک و بە بەکتریایەکی تر هیچ کاتە و کاتی خواردنەکە و خواردن باشتر نابێت بە سکشن و ڕشانەوە دوای 72 ساعت دوای چەند ڕۆژێک بەکتریاکان گەشاکان لە ڕیخۆڵە لە مایدەیە ئەبێ بە سکچون نازانی لەکوێ خواردنی کام مەطعەم بووە خواردنی کام مەکتەب بووە خواردنی ماڵی خۆتان بووە یان لە دەستگێڕێک شتێکت خواردووە کێشە کە تووشی سچون ڕشانەوەبی پزیشک لێتە پرسێ ئەم چەند ڕۆژە چی خواردووە بۆی دەرەکەوێکە چ جۆرە خواردنێک بەتێکی دوای ئەو قەرەباڵخی قوتابخانەکان بۆ پرسیارەکە جەنابەت بەڕاستی ئەزمەشی بۆ ئێمە دروست کردووە کە من پێم وایە ئەو کەڵچەرە لە ماڵەوە دەست پێ بکەین هەوڵ بدەین هەم ئەو خواردنەی قوتابخانەکان بۆچی ئێستا مثلا لە بەرنامەکانی ترە لێرە باسمان کردووە لە جپس و بیپسی و ئەوانە لە ئینەکانە فرۆشێ باشە بە لە هەوڵاتیان و کە سوکاری خۆشمان بپرسین بایسە سەرۆجەکەی بکاتەوە کە ئێمە سێکمەندانی شتین بزانە بیپسی و دوی سەرجادەکان و با بزانین جپسیتیانە یعنی تۆ بەس قوتابخانەکانەکەی تۆ لە ماڵەوە کردو بە کەڵچەر حەزی لێ کە ڕۆژتە قوتابخانەشەی کڕێت نمونەی دووهەمی ینی بۆی بەرپەرچیەوەی خۆشمان بینەوە جارێکی تر ئەگەر ئێمە مناڵمان نەبێت جپس و بیپسی بکرێت لە قوتابخانەکانە ئایا ئەو کەسێکی ئیفرۆشەی هێنێت یعنی ئێمە خەڵک بکەین بە کەڵچەر نەیفرۆشینەوە کەمانە مادەن گەرمە بێ هەڵگرتنی خراپە دڵنیاتانەکەم یەک بەتڵ بیپسی لیتریەکە 16 کەوچکی چشت شەکری تایە ینی کە کەسێک خێزانێک بە 4 پەرداخی خۆنەوە وەکو 16 کەوچک شەکری خواردبێ شەکرێکی تواوەی ئامادەکراویش نەک شەکرێکی ئاسایی کە ئەوی لە بازاڕا فرۆشێ ئەمە تەبان هەم بۆ مناڵ هەم بۆ گەورە نسبەتی زیاترین شەکر لە ناو گەدە و مەعدەیە بەکتریاژ نیە بەڵام هەر سکچون دروستەکە چونکە هەیەجانێک دروستەکە لە ناو ڕیخۆڵاوی بە سکچون باشکات برێن ئەگەرمەوە جارێکی لای دەستشتنەکە ڕەنگەیسە بینەرێک ئەم پرسیارەی لا دروست بوو بێ من خۆشم نام دروست بوو ئەڵەی ئەو مادانەی کە سابوونن یان سایرن ئێمە دەستی پێشوین ئەو کارێک بێ بۆ خلیسکانی بەکتریاکە و بۆ نێو مەخسەلەکە ئەی باشە خۆ زۆر کەسیشەیە جەرمێکس لە گیرفانیایەتی و زوو ئاوا دەستی پێ چوزانم پاکە کاتەوە ئەمەیان چی بۆ نمونە چیتە ئەوەی کە لە گیرفان ئەو مادەی کە بۆ نمونە زۆر جارڵێن مادەی کوحولیتە بێ زۆر ئاسایی ئەمە ڕاستە بەدەسەوە باشترە هەر بشۆردرێ کوحول زۆر باشە بەڵام کێشەمان لە کوحولە لە چیە ئێستا ئاخر هەر ئاوا دەستی تێڵ کێشێتەوە بەسە کوحول بڵێ ئێمە مەسەلەن هەموو دقیقە تۆ ناتوانانی دەست بشۆیە دەستن ئامادە نیە توانی کوحول بەکاربێنی بەس کوحولیش مادێکی سووتێنەرە لە هەمان کاتە ڕاستە لە 128 ئاوە لە 172 کوحولە کە مادێکی سووتێنەرە ینی کوحول لە 198ەکە دکتۆری دانەکان بۆ ئاگر و بۆ دروستکردن دەدان بەکارێنن بەڵام ئێمە لە 72 بۆ تاقیم بەکارێنین لە خواردن بۆ تاقیم بەکارێنین لە هەندێک شتی کیمیاویشە لەوە کەمتر بەکارێ بەڵام بۆ قسەکەی جەنابەت لە گیرفانایەتی دەستی ناگا بە ئاو سابوون چی بەکارێنێ و مادەی بەکارێن دەستی پێ تاقیمەکە شتێکی زۆر باشە بەڵام لە هەمان کاتە کوحول وەکو شامپۆکە نییە کە تۆ دەست پاگو بێتەوە توانی و کاتە قەترێ چاو بەکاربێنی ئەتوانی نەخۆشەوانی مناڵ بکەیت توانی تاوقە لەگەڵ خەڵک بکەیت کوحولیش مادێکی سووتێنەرەکە بەکارێنی دەست بۆ چاو دەم و جۆلوتە بێت ناودەم تاڵە بێت چاو دەسووتێتەوە ئەبژێتەوە ڕەنگە سوور بێتەوە پێویستی بە قەترەوەوانە هەبێت یعنی زۆر بەکارێنانی کوحولیش وشکی پێست دروستەکە و جا کریمی تری هەبێ لە کۆتاییە خۆ بۆ مناڵیش بەکار نایەت وانە کەم بۆ مناڵ بەکاریە بەڵام لە ڕاستی زیانی خۆی هەیە بۆ مناڵ پرسیارێک زۆر بەجێبوو لەبەرەوەی کە تۆ ئەمە چ کاتێک کوحولی زیاد دەکەن و کاتانێک کە ئەزمەیەکی پاندیمیکی وەک کۆرۆنایکی نەگریس کە بڵاو بێتە لە هەموو عالەمە ناچاری کوحولی زیاد بکەیت بەڵام لە کاتێکە هیچ پەتایەک لە ئارایە نەبێت توانی بە سابوون شل
دەست بشۆیت و لەو شتان ڕزگارێ ببێ بەڵام تا ئەم دقیقە ئێستا قساکەم تا مانگی 11 مەسلەی بکتریا و گەشەی بکتریا لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی پلەگەرماکەی گونجاوە چۆن ئینسان حەزی لە شوێنێکی پاک و پلەگەرمای 25 گونجاو و غابات و سەوزایی و شتانە هەیە بەکتریا و ڤایرسەکانیش شوێنەکانیان ساڵەکانیان گەرمایان گەشەیان هەموو جیاوازی هەیە بەڵام ئەو مانگی 15 هەتاوەکو 15 توانم بڵم گەشێکی گونجاوی کاتی گونجاوی ژینگەی بەکتریایە کە ئەم کاتە تاقیمی دەست و خۆپارێزی زیاترێوێت زۆر بەڕاست ئیبراهیم محمەد سپۆڕی خۆپاراستنەوە ئەندامی لیژنەی تەندروستی خوێندنگاکان زۆر سوپاس بەم بەدەستکردنەوەکان دەستەکانە خۆش بێت